سڵاوتان لێبێ بە ڕێزان باشوان سڵاو سەرچاو مامۆستا سارا لە خزمەتتان. زۆر سپاس بە ڕێزن بە خێراتنیەم و بە ڕێزاناکەم هەر کوێیەکەوە لەگەڵمانن بەخێر بێن. سەرەتا زۆر سپاس مامۆستاگیان کە ئەو دەرفەتە بە ئێمەدا کە ئەوەی کە ئێمە ئەزمونمان کردو بۆ ئەو بە ڕێزانەشی باس بکەین. سەرەتا وەک هەر بەشداربوویەکی ئاسایی منیش لەلایەکەوە دوودڵ بووم لەبەرەوەی ئۆنلاینە لەلایەکیشەوە نرخەکەیم پێ زۆر بوو، بەڵام کە هاتینە ناو وەزعەکە سپاس بۆخوا ئیتر بۆمان دەرکەوت کە ئەکرێت لە ئۆنلاین شاشتانێک بکرێت کە زۆر جار لە کورسەکان کە ڕووبەڕوو بۆ نمونە نزیکەوە کە کەسێک دێ فێر دەکا ئۆنلاینەکە زۆر باشتر بێن. من خۆم چەند جارێک بەشداری چەند کۆرسێکم کردووە ئۆنلاین نەبووە، بەڵام ئەو شتانێک کە فێر بوومە ینی زۆر سنووردار بووە، یان نەگەیشتمە ئەو شوێنەی کە خۆمە ویست. جا لەبەر ئەوە من لەگەڵ ئەم کۆرسەی دیپلۆمی وەرگەڕان زۆر بیرکردنەوەم گۆڕا بەڕاستی سەبارەت بە کۆرسی ئۆنلاین، لەبەرەوەی ئێمە شتانێک فێر بووین و شتانێک ئەو شتانی کە ئەوان وەریان پێدابوون کە فێرمان بکەن سپاس بخوا زۆر بە زیادەوەش فێریان کردین و زۆر بە زیادەوەش لەگەڵمان بوون. خۆی بڕیار بوو ئێمە لە 6 مانگە تەواو بین، بەڵام ئێستا زیاتر لە ساڵێکە من کە لە گروپیەکەمم هەر بەردەوامین، ئەویش بەڕاستی لە چاکی خۆیانە مامۆستاکان کە هەمیشە لەگەڵمانن و هەمیشە هاوکارمانن. من سەرەتا لە تێرمی یەکەمە کە دەستمان پێکرد ڕاستیەکەی مامۆستا ئاوات لە ئەیبیسیەوە ئێمەی فێر کرد کە ئەویش بەداخەوە لە مەکتەبا بە هەڵە فێریان کردبووین زۆر بەداخەوە. سپاس بخوا ئێمە لە ئەیبیسیەوە فێرکراین و دەستمان پێ کرد کە ئێستا گەیشتونێتە ئاستێک کە ئەتوانین بە ئینگلیزی قسە بکەین و زۆر سپاسی خوای گەوراکەین. سەرەتا پاشانیش سپاس مامۆستا ئاوات، مامۆستا شۆخان، بەڕاستی مامۆستا هەوار کە هەمیشە لەگەڵمان بوون و هەمیشە هاوکارمان بوون. ئەو شتانی کەم نەمزانی ڕاستی کە بەشدار بووم بە هیچ شێوە نەمەتوانی قسە بکەم، ئەوەشی کە ئەمزانی سەرنووشەیەک بوو کەمێک تێگەشتم، بەڵام ئێستا سپاس بخوا ئەتوانم قسە بکەم، ئەتوانم هیچ کێشەیەکم لە گوێگرتن و تێگەیشتنان نییە. الحەمدلله لە تێرمی یەکەم و تێرمی دووەم هەمووی زۆر کۆرسەکە چڕوپڕە. بەڕاستی ئەو گومانەی ئێمە ئەو دوودڵی ئێمە لە کۆرسی ئۆنلاینە هەمووی یەک شتە، ئەویش ئەوەیە کە کۆمەڵە ڤیدیۆیەک تۆ مارکراون تۆ بڕەپارەیەک ئەدەی لە کۆرسەکانی ترا بڕەپارێکی تو کۆمەڵە ڤیدیۆیەک ئەخەنە بەردەستت، ئیتر تۆ ئەخوێنی گوێناگری کەیفی خۆتە گرنگەوەی ئەو پارەکەی وەرگرتووە. بەڵام لەم کۆرسەیە ئەوەی جیاوازەوە ئەوەشی کە گرینگە ئەوەی وای لە ئێمە کە فێر بین ئەو تێستە بەردەوامەیە، ئەو تێستە بەردەوامەیە کە ئێمە هەفتانە هەموو هەفتەی شەوێک ئێمە میتینگمان هەبووە، مامۆستاکان 2 سەعات لەگەڵمان بوون، زیاتر لە شەوێک بۆ جاری واهەیە لەگەڵمان بوون و تێستیان پێکردین و ئەم تێستە ژوای لە ئێمە کرد کە فێر بین. بەڕاستی لەوانەیە گەرم تێستانە نەبوونە ئێمەش ساردبوونایەوە و نەمانتوانی با بکەینە و ئاستەی ئێستا ئەگەر هەروە کۆرسەکانی تر بە، بەڵام سپاس بخوا کە ئەو جیاوازەی هەبوو و هەر ئەو جیاوازێش وای لە ئێمە کرد کە بگەینەوە ئاستا و زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە بەشداریم لەو کۆرسە کردووە و داوا لە ئێوەشەکەم ئەگەر بەڕاستیەتانە فێری ئینگلیزی بن قەت قەلەقی ئەومە بن بڵێن کۆرسەکە ئۆنلاینە یاخود نرخەکەی زۆرە و ئەوانە. بەڕاستی ئێستا من حەزەکەم زیاتر پارە بم بۆ کۆرسە، چونکە ئەوەی کە پێیان وتوین فێرتانەکەین زۆر زیاتر بوو لەوەی کە ئێستا زۆر زیاتریان کردووە لەوەی کە پێشتر وتیان. دەستەکانە خۆش بێ مامۆستا سارا، من پرسیارێکم هەیە، ئایا بەڕای تۆ ئەوەی ئێمە لە تێرمی یەکەم تەلەبێک ئەی خوێنێ لای ئێمە واتە بە 3 مانگ، بەڕای تۆ ئەگەر لە خوێندنی ئاسایی و لە پەیمانگە و لە زانکۆکان بیخوێنێ چەندێک کاتی پێویستە؟ وڵای مامۆستاگیان تەقریبەن بەڕای من زیاتر لە ساڵێکیەوێ، یعنی ئێمە ئێستا لە زانکۆش کە شتەکان هەمووی دووبارەن، هەر ئەوانی مەکتەبن، هەر ئەو شێوازە سەقەتەیە کە تۆ کتێبی ئامەزەمێ منهەجێک دەدەنێ ئەبێ لە بەریکەیت و بەبێەوە یەک شت فێربی، یعنی هەر شێوازەکەی مەکتەبە فەرقێکی وانە، گرامەرەکە دوا بۆ شەرحەکە بۆ ناڵێ ئەوە لە دوای ئەوە دێت، یعنی هیچ فێر نابی، هەموو یاسایەکە و بەس بۆی لە ئیمتحان نەجاتی بێ و دەرەجەیەک بێنی تاڵ هەمووی بۆ ئەوەیە. دەستەکان خۆش بێ، من زۆر سواس دەکەم مامۆستا سارا، عەزیزت کێشە، خوشحاڵ بووم، سواس بۆ ئامادەکاریت
زۆر سپاس مامۆستا. ئەگەر هەر شتێکت هەبێ ئامۆژگاریەکت هەبێ بۆوانی کە بەشداریان کردووە لەوە ئەچێ هەیەە ئێستا لە مانگی یەکەمە یا دووەمە یا سێهەمە ئامۆژگاری تۆ بۆ ئەو کەسانە چێکە بەشداریان کردووە. بەڵێ ئامۆژگاری من لە ڕاستیە ئەوەیە کە کۆرسی استراتیژیەکانی فێربوونی زمان هەیە کە بە دنیای بۆ هەمویان چالاک کراوە. پێم خۆشە لە مانگی یەکەمە یاخود لە تێرمی یەکەمە ئەم کۆرسە تەواو بکرێت لەبەرەوەی لەم کۆرسەیە بەڕێستان ئێمە تا فێریەوە کرد کە چۆن فێر ببین فێربوونی زمانێک چۆن دەست پێ بکەین چۆن فێرە بین یعنی تەکنیکەکان هەموو لێرە باس کراوە. ئامۆژگاریمەوەیە کە ئەم کۆرسە جدی بن لەگەڵی و ڕێنمایەکانی بەڕێزش جێبەجێ بکەن و هەروەها جوانەکەون لە تێستەکانیان ئەرکی هەفتانیان بەڕێکوپێکی بکەن چونکە هیچ ساردبنەوەیەک لە مامۆستاکان نییە بەڕاستی ئەگەر لە تەلەبەکانی هەبێ مامۆستاکان هەموو هەڵدی خۆیانە دەنکە نهێڵن جواب بکەون هەمیشە لەو هەوڵەدان.